بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕۆژنامەنووس و چالاکوانە دەستگیرکراوەکانی بادینان لە زیندان مانیان گرتووە. لەسەر مانگرتنی ڕۆژنامەنووس و چالاکوانەیش نوێنەری کەسوکاری ئەو چالاکوانانە لە بەغداد کونسوڵی باوێز و کونسوڵی وڵاتان لە ڕەوشی خراپی زیندانیان ئاگادار دەکاتەوە. لەسەر ئاستێرەمی کوردستانیش پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری یاداشتێکی دایە ژمارەیەک کونسوڵی وڵاتان. لە بەرنامە ئەمڕۆ بە وردی قسە لەسەر هۆکاری مانگرتنی دەستگیرکراوانی بادینان و ڕەوشیان بۆ هۆکاری یەکلانەکردنەوەی کەیسەکانیان دەکەین لەگەڵمان. باڵێزخانە و کونسوڵخانەی وڵاتانی جیهان لە بەغدا و هەولێر لە ڕەوشی خراپی دەستگیرکراوانی بادینان ئاگادار دەکرێنەوە. بە پێی وتەی کەسوکاری چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان 81 دەستگیرکراومانیان گرتووە و دۆخی تەندروستیان خراپە و داوا دەکەن لەسەر ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی بەهانایەنەوە بچن. ئایهان سەعید نوێنەری کەسوکاری دەستگیرکراوانی بادینان بە پەیامی ڕاگەیاند ماوەی 4 ڕۆژە لە بەغدا و لەسەر مانگرتن و دۆخی خراپی چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان لەگەڵ باڵێزخانەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا گفتوگۆیان کردووە. نوێنەری کەسوکاری ڕۆژنامەنووس و چالاکوانانی بادینان ئاماژەی بەوەش کرد لە هەوڵە دیبلۆماسیەکانیان ناوەستن تاوەکو دەستگیرکراوانی بادینان ئازاد نەکرێن و بە بەڵگەی بێتاوانی چالاکوان و ڕۆژنامەنووسانیان ئاڕاستەی کۆمەڵگە نێودەوڵەتیەکانیان کردووە. لەسەر ئاستی کوردستانیش پەرلەمانتارێکی کۆمەڵ لەسەر دۆخی زیندانیانی بادینان یاداشتێکی دایە کۆنسوڵخانەی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا لە هەولێر. لەو بارەیەوە عومەر گوڵپی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ بە پەیامی ڕاگەیاند یاداشتەکەیان بۆ ئاگادارکردنەوەی وڵاتانە لە خراپی ڕەوشی دەستگیرکراوانی بادینان و بە ناحەق زیندانیکردنیانە. ماوەی زیاتر لە ساڵێک کە دەیان چالاکوان و ڕۆژنامەنووس و هاوڵاتی مەدەنی دانیشتووی پارێزگای دوهۆک زیندانی کراون جگە لە 5 کەسیان کە بە 6 ساڵ سزا دراون ئەوانی تر لە زیندانەکان ڕاگیراون و چەندین جار دانیشتنی دادگاییکردنیان دواخرا. بە پێی وتەی پارێزەرانی دۆسیەکەش دەستگیرکراوانی بادینان هیچ بەڵگەیەکیان لەسەر نییە و سزادانەکەیان سیاسیە و بۆ تەمێکردنی خەڵکی ناڕازیە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندارێک لە بەڕێزان کامەران عوسمان ئەندامی تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT لە ستودیۆی سەرکێڕوا لە هەولێرەوە بەشدار حەسەن پارێزەری دۆسیەی دەستگیرکراوانی بادینان لە دۆکشەوە وابڕیارە ئاری بەدەل بەرواری کە سوکاری دەستگیرکراوانی بادینان لەگەڵ ماوەی سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک کامران ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە مانگرتنی دەستگیرکراو و هەروە سزادراوانی بادینان دەکرێت ئەو زانیارانەی کە لای ئێوە هەن وەکو ڕێکخراوی CPT چین لەو بارەیەوە. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT بەشداری دەدانیشتنی دادگاییکردنی زیندانیانی بادینانمان کردووە. لەم کۆتایانەدا زیندانیانی بادینان بڕیاری مانگرتنی گشتیاندا زۆرینەی زیندانیەکان مانیانگرت تەنها یەک زیندانی مانگرتنی ڕانەگەیان بۆیش بەهۆی بارودۆخی تەندروستیەوە کە 41 کیلۆگرام لە لەشی لەدەستدا بوو لەو کاتەوەی کە دەستگیر کرابوو کێشی لەدەستدا بوو. زیندانیەکان بەگشتی لە ناو زینداندا لە ناو دادگادا مانگرتنیان ڕاگەیان تەنانەت هێندێکیان مانگرتنی تامردنە واتان نە ئاو دەخۆنەوە نە ئاو دەخۆنەوە نان دەخۆن. بەشێک لە زیندانیەکانەوەی ئێمە کە بەدەستمان گەیشتووە چەند ڕۆژێک پێش ئێستا 2 ڕۆژ پێش ئێستا بەشێک لە زیندانەکان 4 بۆ 5 زیندانی مانگرتنیان شکام بەهۆی ئەوەی بارودۆخی یەکێکیان زۆر خراپ بوو تەنانەت گەیشتبووە سەر ئەوەی کە پێیان وابوو دەمرێت ئەگەر نان نەخوا بە دڵنیاییەوە دەمرێت. بۆیە وایان کرد کە زیندانیەکانی تریش لەبەر ئەومانیان شکاند و نانیان خوارد. بەشێکی تری زیندانیەکان تاوەکو ئێستا بەردەوامن بە تایبەت شێروانی ئەیاسکەرەم هاریوان عیسا گودار زێباری کە گواستراونەتەوە بۆ زیندانی چاکسازی گەوران بەڵام تا ئێستا لە مانگرتن بەردەوامن بە پێو زانیارانی ئێمە هەمانە و زیندانیەکانی تریش لە ژمارەیان 81 کەسە ئەوەی کە بەدەستی ئێمە گەیشتووە. بەداخەوە ئێمە
هیچ ژمارەیەکی ڕاستەقینە حکوومەت یارەمی کوردستان بڵاوی نەکردێتەوە بەڵام بەپێی ئەو سەرژمێرێکی ئێمە کردومانە بەپێ و ئامارێکی ئێمە دەستمان کەوتووە 81 زیندانیە هۆکاری مانگرتنەکە لەسەر خراپی دۆخیانە ناو زیندانەکان یاخۆ لەسەر دواخستنی دۆسیەکانیانە لەسەر چییە بە دیاریکراویەوەندی ئێوە ئاگدار بن بەڵێ دوو هۆکاری سەرەکی هەیە یەکێکیان ئەوەیە بەهۆی دواخستنی پرۆسەی دادگاییکردنی زیندانیانی بادینانەکە ئەمە بۆ سێمین جارە ئەو گروپە 4 کەسی و گروپە 9 کەسیەکە کە 4 کەسن و 5 کەسی ترە هەروکیان بەیەکەوە لە یەک کاتدا دادگاییکران ئەو گروپە ئەمە بۆ سێمین جارە پرۆسی دادگاییکردنیان دوا دەخرێت مامۆستا بەدەل بەرواری جارێک پرۆسی دادگاییکردنەکەی خراوە دادگای لێکۆڵینەوە و ئەمە بۆ دووەمین جارە پرۆسی دادگاییکردنی ئەوانیش دوا دەخرێت بۆیە مانگرتنی ئەوان پەیوەندی بەوە هەیە کە دادگاییکردنەکان دواخراوە مامۆستا بەدەل بەرواری کە دوێنێ هێنرا بۆ دادگا دواوی کە دادگا بڕیاریدا بە بیانووی ئەوەی کە دادوەرە بەڕێزەکان لە ئیجازەدان و چەند دادوەرێکی نوێ دانراون مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەروشکی ڕایانگەیان کە ئومێد بەروشکیمانی ڕاگەیان بوو پێشتر و بەدەل بەرواریش بڕیاریدا سەرباری ئەوەی 41 کیلۆگرام لە کێشی لەدەستداوە ئەویش بڕیاریدا کە مانگرتن ڕابگەێنێ هۆکارێکی تریشیان ئەوەیە کە و زیندانیانە لە سەرەتاییترین ماف پێبەشن ئەویش ئەوەیە کە بتوان پارێزەرەکانیان ببینین یعنی لە هەموو دنیادا بۆ شێوازەیە تەنانەت تیرۆریستێک تەنانەت گەورەترین تیرۆریست گەورەترین تاوانکار لە هەر کۆمەلگایەکدا بێ مافی ئەوەی پێدەدرێت کە پارێزەری هەبێت سەدام حوسێن پارێزەری هەبوو گروپێک لە پارێزەریش هەبوو نەوە تەنها و یەک پارێزەر بۆیە پارێزەرانی زیندانیانی بادینان تاوەکو ئێستا دەرفەتی ئەوان پێنەدراوە زیندانیەکان ببینن و پەڕاوی لێکۆڵینەوە بە تاواتی بخوێنەوە بۆی بتوانن بەرگریەکی ڕەوا لە زیندانیانی بادینان بکەن لە ناو دادگا سپاس دەکەم دەگەڕێم وڵات دواتر ئەگەر بچینە لای بچینە دۆک لای کاک ئاری بەدەل بەرواری کاگاری سوپاسی بەشداریکردن دەکەین سەبارەت بە مانگرتنی دەستگیرکراوان هەروە سزادراوانی بادینان وەکو کەسوکاری ئەو دەستگیرکراوانە ئێوە چیتان پێگەیشتووە و بارودۆخیان چۆنە لە زیندان؟ سپاس بۆ تاکاک حەکیم و سپاس بۆ هەمی بینەرن کەناڵێ پەیام دوهی کو پشتی بابێمە گولێ بووی دادوەری و دادگای و هاتیە پاشێخستن بۆ 12 هەیڤادە پارێزەرە گوت بابێتە بخۆ گوتە حاکمی ئەز دەمانگرتنێکم حەتا مردێ چکۆ دیت و زانی کو غەدرێکا لێ تێتەکردن کو ئەڤە جارەسەیە دادگاهاوی تێتە پاشێخستن ji ber hindê û ez twê bawerê da me hemî zîndaniyê nava zîndanê da nuke mangirtinin dest bi mangirtinê kiriye ku beriya 10 roja jî wan dest pê kirbû û ez bînim ku ev e dibîte metasî ser jiyana wan a çikû ew xwe te xwe ji amaje pindê da ku kêşa wan ya hatiye xwarê û yê barê wan yê derûnî neyê dirist e êkî şwan ku babê min nêzîkî 40 ta 45 kîloya ji kêşa xwe ji dest daye serbarî vê çendê jî eger mangirtina xwarinê û avexwarinê jî biketin dê metasî serjiyana wî dirist bîtin û ez vê tiştî jî û her tiştekê ku bi serê babê min bihêtin yanî her metasiyeka serjiyana wî hebît ez dikem ez toyê desalata Herêma Kurdistanê da باڵێ بەس هیچ لەو کاتێک کەمانیان گرتووە بە دیارەکراوی مامۆستا بەدەل هیچ پەیوەندێکی لەگەڵ ئێوە ئەنجام داوە گەر ئەنجامی داوە هیچ پەیامێکی هەبوو؟ ڕۆژا بەری دادگەهەیە ku dihîne pêr bû telefon kir bû mavê pêç xweleka gel me axuft her careka ku telefonet ketin em bijne tu ê başî ekî dê bişte ez ê başim xwe ji ber me narabît bêjtin ez ê nexweşim an van tişta got ez ê başim gotî me dest mangirtinê hakirî min got axir sibahî dadgeha te ye got ez zanim heta min gotê jî ku yê serxwe be û ez daxwaş te dikim ku tiştekî bixwî vexwî dayê serxwebî ji ber dadgehê got hîviya xwe dê
ابو دهیجی پشتی دادوری بریار پاش خسنا دادگاهی دای جارکادی دست مانگرتنا خانه کریه باوی باڵێ بەس وەکو دۆخی تەندروستی ئەوەندەی کە ئێوە بڵێن هیچ لە نزیکەوە بینیوتانە کە بەڕێزوتت مامۆستا بەدەل بەرواری 40 کیلۆ لە کێشی دابەزیوە لە نزیکەوە بینیوتانە بڵێن کێشەی تەندروستی هەیە چارەسەی تەندروستی بۆ ناکرێ هۆکارەکەی چییە کە ئەو گۆڕانەی بەسەر جەسەی داتوە کاک حکیم و سالک و هیوک در باز بون سازیدا کرناوی تانها من دو جاران دیتیه جارا ایکی که هم نیاسی حتی بخو که گازی مکری یعنی ناوی مینه حتی مزشنی زانی که و بابی منه هندی کشاوی هاتیه خاره باروانی درونی تندرستی گلک خرابه بود چی؟ گلک و هزرت کن از دی بحثی باب خو کم یعنی از پشراستم چکو گلک جامعه بسیاره جای کریه باب دو هاتی اشاندن یان هاتی قطان یان تعذیب دانم سین خاریه گوته نخیر بس دو جورن تعذیب هنه تعذیب درونی جیه و تعذیب لیدان و قطان افشت هنه اما گلوان تتکرین گلکش قطان و تعذیب نخوشتره مگه جا جا فافنا گوتی دم تو تیت اشاندن بلیدان یعنی شینا برینا تا 10 روزه که نزبع کنده چه بی بسیار درونی نفسی او هنه حتی سریت دانه تا درو دهر پیشکستی بی بوچی والوان هاتیه جهوانی مانه گلک نخوشه یعنی وکی پیزانین بو مهاتین که یتقاعه که 12 متر فی 5 و نزدیکی 140 نفره که نیته و او خلک دیل گلوانا هر ایکش درکه اینا و هر ایک تاوانه که هایو حتی سطانش تکت نون یعنی جه وان هند نینه خود سپشتیجی درش کن وک مزانیه که حتی اف دوشک و بالیف که افتشت هنه هر نینن موکیتا که ایال عردی و همه یه سطانش تکت نون که چند ساعت خود زانید خارناوان خود زانید چه خارنه 3-6 نو افتشت هنه خود زانید که چاویه آخر اوه همی شری درونیت گلوان تیتا کرن باڵێ سەبارەت بەوەی کە هیچ پامێکتان بۆ خەڵکە بوو خۆتان وەکو کەسوکاری دەستگیر کراوان یاخود سەبارەت بە وێنێش کە لە بەردەم دادگا بە تەنیا گرتوتان خۆتان لە بەردەم دادگای هەولێر تعبیرە لەوەی کە ئێوە بە تەنیا جێ هەڵدراون لەم بارودۆخە تەنها خۆتان ماونەتەوە نخیر نه از توی باوری دامه نیوک پدرش خلق کردستان دلوان وگیم اگر هندی مد عاجزی نبن یعنی اگر شما پدر عاجز نبن هر هندی مد عاجزن و دلگرانن لی چه بدسته وان ناهد یعنی از باش زانم وکر تصا که کتیت نوا دل خلقی دا اتنوکه دا تایبت الپارزگاه دو که یعنی دیگه لکا بینی دی سلاف کن و دی دعا کن و ایشالا خود قیدا بابت وکت برای بجم خودت چش دستی منای خود امنه بین یعنی یه پراستی یا خود بیشن یعنی یا ولی کری کسی که پوست که یا تشتی که سر فیسبوک دا یا با کانال که را گهاندنه باوید رجا دوی کب چند پادکایی بگیرن یعنی ساجایی بهده کنش برهنده یعنی نکو تنه بونی که دیل دادگه کومکا یعنی بدم حالا مبخو یعنی همین دویرت حاضر بوین ش پس ما بگیره ش نزیکت من ش پارلمانتارش بگیره وان رک خراوین جهانی همید آماده بون جاش برهنده از کسی ناگرم تنه یا من وید بیشم دیجی بردگه دادگه من آماجه پیچنده دا که باب من بوی قربانی دنگ آزادی با قربانی داخواست کردن موچه و پاشکفت تخکا جواکی که اوجی ماموستا فرمان برن مخابنی ولی و آخفنه بیجم گلک که ماموستا و فرمان بر حتی رجب و کجی اگر پشتا خوش یادای بابم یهش بیگیری جی حتی گلک جارا دا بجنه خلکه که ما که گوته وکه بومه
ئەش بە هەندێک گەلێکێ دڵگەڕانم. باڵ سوپاس دەکەم کاک ئاری دواتەگەرم وڵا بەرز دەگرێت کاک بەشدار لە هەولێرەوە سوپاس دەکەین کاک بەشدار وەکو پارێزەری دۆسیەی دەستگیرکراوانی بادینان سەبارەت بە ڕەوشی مانگرتنی بڵین زیندانیان و دۆخی تەندروستیان هیچی تازە بە ئێوە گەشت و یاخود ئێوە سەدانتان کردوون لێکۆڵینەوەتان کردووە ڕێگەتان پێدەری سەدانیان بکەن؟ بناوی خدای گەورە میهرەبان سڵاو لە جەنابێت مامۆستا حەکیم سلااو لە میوانە بەڕێزەکانت طبعا ئەمە بەردەوام زانیاریمان دەگاتە دەست سەبارەت بەوەی کە لەسەر وەزعی ئەو سزادرا و ڕاگیراوانی بادینان دیارە لە پاش ئەوەی کە ئەو جەلساتانە یەک لە دوای دواخرا بەداخەوە ئەو بۆ هۆی ئەوەی کە ڕاگیراوان زۆر بێئومێد بن کە کەیسەکانی نەگران ناکرێتەوە بۆیە هەمویان تێکڕا بڕیاری مانگرتنیاندا ناوە مانگرتن بە هۆی فشاری کارمەندانی ئاسایش بەڵێ کاک بەشدار بەردەوام بە فەرمووی مانگرتنیان پێدەشێن لەژێر فشار و هەندێک جاریش حاڵەتی زۆر ناتەندروست دروست دەبی مانگرتووە هەبوو حاڵی وەزعی زۆر خراپ بووە لەبەر خاستی یەک دووەکی تریش مانگرتنیان شکاندیە لە بۆ نمونە مەسەڵەن لەژێر فشار کاک شێروان و کاک زۆر هەوڵیاندا بوو مانگرتنەکانیان پێ بشێن بەڵام نەیان شکاندە بوو مەسعود شەنگالی یەک لەو کەسانە بووە کە زەختیان زۆر دەکرد تا مانگرتنەکەی شکاند بەڵام ئەوڕۆ دەستی پێکرد ئەوڕۆ دیسان مانی گرتەوە ئەوە زانیاریەکان دقیقە ئەوانە هەمووی تووشی نەخۆشی دەرونی و تووشی نەخۆشی لاوازی جەستەیی و وەزعیان زۆر لەو پەڕی خراپیدایە بەداخەوە ئەو معاملەی کە ئیدارەی سزن لەگەڵ ئەو ڕاگیرا و سزادراوان دەکات معاملەیەکی زۆر خراپە ئەمە یاسایەکمان هەیە پێ دەگوترێت قانون تەنظیم السجون قانونی ڕقم 369 ساڵی 1956 کە پێکاتوە لە 98 مادە کە دەبێ معاملەی ئیدارەی سزن و ئەوانە لەگەڵ ڕاگیراوان دەستگیرکراوان دەبێ معاملەیەکی سەلیم و ئینسانی بی بەڵام بەداخەوە ئەوانە پێچەوانە هەموو یاسا و ڕێسایەکی ئاسمانی و زەمینی معاملە لەگەڵ ئەو ڕاگیرا و سزادراوانە دەکەن هەروەک برای بەڕێز و خۆشەویستم کامەران کە بەردەوام لە هەموو جەلساتەکان پێشی مەلەوێن دەرحازرە بووە دوا کەسیش لە محکەمە دەڕوات ئاگادارە ئەویش لە نزیکەوە کە ئەو معاملەی ئاسایش هەتا شێوازی هێنان و بردنیان لە بۆ ناو محکەمە بەڕاست شێوازێکە تیرۆریستی بۆ شێوە نایەن نەژوورەوە. باڵە سەبارەت بەوەی کە بڵین چەندیان ئێستا لە زیندانی چاکسازی گەورانن و ئەوانەی کە لە زیندانی چاکسازی گەوران باردۆخیان چۆنە و ئەوانەی تریش کە نەگوازراونەتەوە ئەوان بارودۆخیان چۆنە؟ کۆی گشتی هەمویان بە ڕاگیرا و سزادراوان تقریبا 81 کەسە شێروان شێروانی و ئایاسکەرەم و شڤان سەعید و هاریوان عیسا ئەوانە گوازراونەتەوە بۆ چاکسازی گەوران بەڵام لەوێش هەرمانیان گرتووە و گوهدار حەمەدەمین لەبەر ئەوەی کاتی خۆی ئەویش لەگەڵوان سزادرا بەڵام هۆکارشکە هەبوو ئەویش ئەوە بوو گوایە کە ئۆتۆمبیلەکەی ژمارەکەی تەواو نییە کەیسشکیان بۆ دروست کرد بەناوی ئەوەی کە سەرپێچی مخالەفاتی ڕقەمی هەیە ئیگومرجی بەڵام ئەو ئینکاری کردوتی سیارەکەم کاتی دەستی بەسەر داگیراوە هیچ کێشەی ڕقەم ئەوانەی نەبووە واروە ئەو تاپڕێکە لە دەستەوی نەگیرا بوو تەبان لە ماڵێک گیرا بوو ئەوەشان لەسەر کردوێتەوە مادەی چەک مادەی چریان لەسەر کردوێتەوە دوو مادەیمەوە ئەویش دەبێ بگوازێتەوە بۆ چاکسازی گەوران ئەوانی تر باقیەکانی تر مەسعود شەنگالی و شێروان تەها ئەمین و کارگەر عباس و بەندەوار ئەیوب ئەوانە چاریدا ڕاگیراون و محکەمەیان هەیە هەروەها شەشی دەش وەزبەیەکی تر سلێمان کەمال و سلێمان ئەحمەد و عامر خالید و جەمال خەلیل و فرسەت ئەحمەد ئەوانیش شەشیدا محکەمەیان هەیە و ئیمامۆستا بەدەربەرواری و ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆشتیش 12 دەیە جگە لەوانەش خەڵکە چیتکە یەکجار زۆر گیراوە بەڵام تا ئێستا ئەو ڕاکانیان نهاتۆتە ئاسایش بەڵام کۆی گشتی هەموو ڕاگیراوەکان ئەوەی کە لە زیندانەکانی ئاسایشدان بەپێ ئەو زانیارێک کە لە دەستمانە و کامەرانیش لە نزیکە وەکو CPT ئەوانیش بە دۆداچوونی زۆریان کردووە کۆی گشتەکەی تقریبا 81 کەسن. بەڵە سوپاس دەکەم کاک بەشدار کە کەمەران سەبارەت بە خۆتان وەکو ڕێکخراوی CPT شێروان شێروانی لەو ڕۆژانە پەیوەندێکی تەلەفۆنیشی لەگەڵ ئێوە ئەنجامدا بوو ناوەڕۆکەکەی باسی چی بوو پەیامی چی بوو بڵێن؟
شێروان شێروانی پێرە تەلەفۆنی کرد بۆ تیمی کوردستانی عێراقی CPT و ڕەز و سڵاوی هەبوو بۆ هەموو ئەو خەڵکانەی کە بەرگریان لە ئەوان کردووە دەنگیان هەڵبڕی لە دژی ئەو نادیادەی کە بەرامبەر بۆ 5 ڕۆژنامەنووس و چالاکوانە کراوە و شێروان شێروانی ئەوەی ڕاگەیاند کە دۆخی زیندانیان لە زیندانەکانی ئاسایشدا زۆر زۆر خراپە. زیندانیان بە چەند جۆرێک سزا دەدرێن. یەکێکیان ئەوەیە کە هەر جارێک هەڵوێستێک دەنوێنن زیندانیانی بادینان یەکێک دێنن بە مەچینەیەک و سەریان دەتاشن. شێواز باسی کرد بەڵێ ئەوە لە زیندانی ئاسایشدا هەر کاتێک کە هەڵوێستێک دەنوێننمان ڕادەگەێنن سەریان دەتاشن. ئەوە معلوماتی خۆتانە قسەی نەخێرەوە قسەی ناو زیندانە قسەی ناو زیندانە بەڵێ کێشەیەکی تر ئەوەیە هۆکاری فێنکەرەوەیان بۆ پێناکەن هەر کاتێک هەڵوێستێک ڕادەگەێنن یاخود دەڵێن ئازادی هاوار دەکەن ئازادی فێنکەرەوەیان بۆ پێناکەن لێکتریان جیا دەکەنەوە و هەروەها سزایان دەدەن کە بۆ ماوەیەک نەتوان پەیوەندی بە خانەوادەکانیانەوە بکەن. بۆ نمونە شێروان شێروانی تەنها یەک جار کە لەگەڵ خات و ڕووگەش خێزانەکەیدا قسەی کرد باسی لەوە کردکەوە ڤیددیوانی کە دروست کراوە هەمووی ڤیددیۆی دروستکراون ئەو ڤیددیوانە هیچیان دانپێدانان نین ئەوەی کە بڵاو کراوەتەوە تەنانەت بۆ شێوازە کوتی گاڵتە جاڕیشە لە دوای ئەوە شێروان سزادرا بەوەی کە یەک مانگ نەتوانێت لەگەڵ خانەوادەکەیدا قسە بکە. بۆ ئێمە هەم وەک CPT هەم کۆنسوڵخانەکانیش هەم ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی نێودەوڵەتی هەر هەمومان زۆر لەوە نیگەرانین کە بەسیترین ماف ئەوەیە کە خانەوادەکانیان بتوان پەیوەندیان پێوە ببەستن بتوان بیان بینن ناتوانن پارێزەرەکانیان بتوانن بیان بینن قسان لەگەڵدا بکەن ناتوانن بەڕاستی ئێمە لەو بابەتە تێناگەین ینی ئەوە پرسیارێکی یەکجار گەورەیە پێویستە هەم دەستگای ئاسایش ئەنجومەنی ئاسایش حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی دادوەریش لەو بابەتە ڕوونکردنەوەی پێویست بدە هەم بە کۆنسوڵخانەکان هەم بە ڕێکخراوەکان هۆکار چییە کە پارێزەرەکانیان ناتوانن بیبینن. ئێمە گومانی زۆر گەورەمان هەیە کە زیندانیەکان هەم ئەشکەنجەی دەرونی هەم ئەشکەنجەی جەستەیی دەدرێن لە ناو زینداندا ئەگەر ئەشکەنجەی دەرونی و جەستەیی نادرێن بۆچی ڕێگەنادەن ڕێکخراوەکان بیان بینن بۆچی ڕێگەنادەن خێزانەکانیان هەفتەی جارێک 2 هەفتە جارێک بیان بینن. ئێمە ڕوویدەممان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە لە ئێستادا 4 لە زیندانیەکان گواستراونەتەوە بۆ زیندانی چاکسازی گەوران لە هەولێر بەڵێ تا ئێستا هەر لە هەولێر ماونەتەوە. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە پێشتر حزبێکە لە ئۆپۆزیسیۆندا بوو ئێستا ئەو وەزارەتی وەرگرتووە بەڕاستی بەرپرسیارە لەوەی کە دڵنیا بێتەوە لەوەی خانەوادەی زیندانیان دەتوانن لە نزیکەوە بەلایەنی کەم هەفتەی جارێک بتوان بیان بینن لە ئێستادا سەردانێکیان وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەوە بکات خۆی سەردانێک بۆ خانەوادەکانیان ڕێکخراوە بۆ سەرەتای هەفتەی ئایندا بەڵام ڕێگە بە هیچ ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی هیچ ڕێکخراوێکی تەنانەت نێودەوڵەتیش نادرێ کە لە نزیکەوە چاویان بۆ زیندانیانە بکەوێت لەبەر ئەوەی کەیسەکە کەیسێکی تایبەتە. بۆ ئێمە پێمان وایە بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی ئەو زیندانیانە پێویستە ڕێکخراوێکی نێودەوڵەتی ڕێکخراوێکی پەیوەند بە مافی مرۆڤ لە نزیکەوە چاوی بکەوێت بۆ زیندانیانە و بەڕازگۆیی لە ئەوانەوە بیبستێت لە خودی خۆیانەوە بیبستێت کە چیان بەسەر هاتووە و چۆن هەوڵ دراوە لە زیندانەکاندا دانیان پێدا بنرێت چه هەڕەشەیەکیان لێکراوە لەبەرەوەی کەیسە کەیسی ئازادی ڕادەربڕینە بە تەنها پەیوەند نییە بە لە زیندانکردنی 81 کەس پەیوەندە بەوەی کە ئازادی ڕادەربڕین لە وڵاتێکدا سەرکوت دەکرێت پەیوەندە بەوەی کە 4 کۆنسۆڵخانەی گەورە لە هەرێمی کوردستاندا تۆمەتبار دەکرێن بۆیە بۆ لادانی هەموو ئەو گومانە گەورانەی کە هەیە لەسەر ئەو دۆسیەیە کە پێمان وایە ئەو دۆسیەیەکی قانونی نییە پێویستە دڵنیا ببینەوە لەوەی کە ڕێکخراو نێودەوڵەتیەکان دەتوانن لە نزیکەوە بیان بینن کە سوکاریان دەتوانن بیان بینن بەر لە هەمووشیان پێویستە پارێزەرەکانیان بیبینن. بەزووتر ئێستا ئەشکەنجە هەیە ئەوەی کە ئێمە بیستمانە ئەشکەنجەی دەرونی هەیە 100% بۆ بەڵێ ئەشکەنجەی دەرونی هەیەوە هیچ ناشانی ئێمە بە چاوی خۆمان ئەشکەنجەی ئەوەمان بینیوە ئەشکەنجەی دەرونیمان بینیوە نازانم دەتوانرێت بە ئەشکەنجەی فیزیکیشەوە پێناسە بکرێ یاخودنا کارگەر عەباس کە هاتە ناو هۆڵی دادگاوە دەستی بەرز کردەوە کوتی ئازادی یەکێک لە ئاسایشەکان دەستی ئاوا لێ کردەوە بە تووڕێیەوە دەستی هێنایە خوارەوە کە ئەمە شتێکی زۆر ناقانونیە ینی چۆن ئاسایشێک دەتوانێت بەو شێوازە مامەڵە لەگە زیندانیە بکات کە هاوار دەکات بۆ ئازادی لە هەمان کاتدا ئەوە هەر بۆ خۆی ئەشکەنجەیەکی دەرونیە ئەشکەنجەی دەتوانین بڵێ فیزیکیشەکە ئەو زیندانیانە دەهێنرێن بۆ هۆڵی دادگا
پێشتر وانە بووە و پارێزەرەکان زۆر بەباشی ئەگاداری ئەوەن هۆڵی دادگا شوێنێکە بوو کە خەڵک دەیتوانی چاوەڕێ بکات دەیتوانی دابنیشێ لەوێ کورسیەکانیان هەمووی لاداوە هیچ کەسێک ئێستا کە دەچێتە ناو هۆڵی دادگاوە تەنانەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش ڕێگان پێ نادرێ مۆبایل بەرنە ژوورەوە کە سوکاری زیندانیان لە پشتی لەزگەیەکەوە دەبێت بوەستن دەبێت چاویان لێبێت کە چۆن زیندانیەکان دێن نەژوورەوە دادگا هەر هەمووی بەسەر بازگە کراوە منداڵێک کە دەبینێ باوکی بەو شێوازە دێ چۆن دەتوانێت تەقەبوڵی ئەوە بکات زیندانیەک کە دەبینێ دایکی لەسەر کورسێکی پزیشکی هاوار دەکات دەگریات چۆن دەتوانێت ئەوە قبول بکات بۆیە ئێمە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تر تەنانەت لەگەڵ کونسوڵخانەکان دانیشتوین زۆر نیگەرانن لە دۆخی زیندانیان زۆر نیگەرانن لە دواخستنی پرۆسەی دادگای کردنیان زۆر نیگەرانن لە حکومدانی ئەو زیندانیانە بەبێ هەبوونی تەنانەت بەڵگەیەکی بچووکیش لە سپاس دەکەم کاک ئاری سەبارەت بە دەستگیرکردنی مامۆستا بەدەل بەرواری وتت تەنها لەسەرەوەی کە خۆپیشاندانی کردهبوو بەڵێن تەنها تاوانەکەی ئەوەیە ئەوە پێشتریش دادگای دۆک دادگای تاوانەکانی دۆک ئەی ئازادی نەکرده بوو ینی بێتاوانێوینە سەرماندە بوو بۆچی ئێستا ساڵێکە زیاتر ماوەتەوە و ئێستاش دادگایکردنەکەی دوا دەخرێ ئەvە جارە چارەیە بابم تێدا دەستەسەرکردن 2008 کوپشتی موچێ فەرمانبەرە کریارە بە دەستە بخەڵڤەبوونەکێکردن بەردەرگای پەروەردەگشتی پشتی هینگە 2020 هەیڤا 5 خەڵڤەبوونەکادی ئەنجام دان دژی لێ بەڕینا موچەی دوێ جاریژی تقریبا 16 ڕۆژە ما زیندانێڤە vê carî jî her sera hindê ku evî bangeşa hindê dikir ku xilvebûneka aştiyane ez teheda vê axivnê dibêjim û belge jî tên û hemî jî diyarin û hemî jî mewcudin careka tenê jî bavê min bangazî bû hindê nekiriye ku tundûtî jî bêhête kirin beramber xelkekî yan xilvebûnekê da yan xûpîşandanekê da nexirine hemî gava pirêket yasayî çûye carekê ku destesekiribûn gotî manê îcaze nebûye nexirine îcaze teqdîmê îcazê jî kiribûn demê mayê 48 saeta da serbesif nedana îcazê ve servetçît hingî otomatîkî pirê wan tê dedan ku xûpîşandanê bikin tuhmeta wî ya vê carê ku ser تهديد أمن قومية يعني وهم نظانين كاش بلي هندك هاتش تشتدي يعني بو برای خو كذ كم خودتش نمايا بديف بابين ونانان حجات نماينا نهاتينه پمیره که هاتینه کو ناوی ویانه دیابی کرد گلینه شاینه خلک بابه متنی هستی تا پارزگاه دو که کو کسی که بلایانه کسی که بسرچلایانه و پاتا ونینه اجبر هنده ازت بینم در سالاتا دو که یا هرما کردستان بگشتی کربک شبابم و بوینه سرا وی تشتیوی یعنی از تاکیدم اگر روژاوه که بابم سرلایانه که حزبی و با دو جاجینت ما زندانه و از دخواست من نکجی مانشته و دید که گویی تنه نبی دست به مانگتنه که بی نخیر اویجی و که همی برادرندی زندان شروع اولی دست به مانگتنه کرد بو و دویجی جاره کادی تاکید کرده و با دادوری که از دست به کم و که مبزورین زندان آسایشه و بالا ای سبارت بوی که بڵێن بەڕێز وتت پێشتر وتت ئەشکەنجەی دەرونی یاخود بڵێن کێشی دابەزیوە تا ئێستا لێتان پرسیوە بۆچی ئەو حاڵەتەی بەسەر هاتووە لە زیندانیش خۆت بڵێم ڕۆژێکی هات بۆ دادگا لە نزیکەوە ڕێگەیاندا چاوتان پێ بکەوێت کاک حەکی من گوتە ئەڤە ساڵێک و هەیڤێک چۆن
هشتا جارك ابتنه بو اك خولك جي موكي مروفا ملقل باب خو ناخفتيا ما دو جاره ديتي وكي بشرا ما ام نشيا يعني بدل خو براحتا خو اواد دل ما دام بو بيجينا اواد دل ويدا ام بزانين حتی نوکه یعنی مجال هنده نکتی ام درستی ام زانیم بو چی که کشا باب ما هات یا خاره بو چی و سال آواز بویا ترینشنه دادگاه جدا او پارزه رو خاله کمی شاهدن یعنی ریگریه که ها سال مت تکرن خود کس گل دشمن خو و ریگریه ناکد ما دادگاه دی بو یا 29 هیوه یعنی جدید و مدید دست خوب بلند که و هر هند وکی دی من ندید یا با بله سپاس دکم دواتر گرم ولای برست ولی بینرانی برست ناوبریش کورتمان هی دواتر گرم ولای کاک باشدار پارێزەری دۆسی دەستگیرکراوەی بادینان لە هەولێر زارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک بەشدار سەبارەت بۆی کە بەڕست ئاگداری وردەکاری دۆسیەکەی ئەوانەی کە تۆمەتەکانیان بەسەدا ساغ نەبووتەوە ئەوانش کە بەسەریاندا ساغ بۆتەوە هەمووی بڵێن یەک تۆمەتەوە هیچ بەڵگەیەکی یەکلاکەرەوەش نییە گەر یەکلاکەرەوە نییە ئەو هەموو دواخستنەی دۆسیی دادگاییکردن یاخود سزادانی بەشێکیان لە پێناوی چییە؟ طبعا هەموو کەس دەزانێ ئەو کەیسە زۆر کەیس هەیە مەسەلەن ئەگەر بەشێکی سیاسیبی بەشێکی یاساییبی بەڵام ئەو کەیسی ڕاگیرا و سزادراوانی بادینان 100% هەمووی سیاسیە دواخستنی ئەو دۆسی دوێنێ مامۆستا بە دەربەرواری و ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆژی لە بۆ 12دا لە دوای انتخابات ئەو خۆی لە خۆیدا باشترین ینی بەڵگەیە بەڵێ ئەوانەی کە بڵین سەبارەت بەڵێ فەرموو بەنسبەت ئەو کەیسە بەڕاستی هەم خودی حاکمەکانیشی بەڵێ فەرموو کاک بەشدار خۆیان قەناعەتیان بەو قەزیێنێ لێ ناوە چەند ئیجازە دەکەن چەند دەڕێ ئەوراقم نەخوێندیتەوە هەریەکە بە شێوازێک بەڕاستی ئەوە نیشانە ئەوەیە کە ئەوانە ئەو حاکمانش ئەوانەی کە ئێستا هاتی نامووی خەڵکی بەویزدان و خەڵکی درسۆزن و پێیان ناخۆشە حەز ناکەن حکم لە قەزیەیەک بکەن کە قەزیەکە هیچ بەڵگەیەکی تێدا نییە و زەختێکی زۆریش هەیە لەسەر مەحاکم ئەمە ئاگادارین پاشەنجینێش بەڕاستی ئەو هەر حاکمێک کە دەیهێنی دەبوو محکمەی جینایەتی دوی تایبەت بە ئاسایش بە زەخت دێتن هیچ یەکیان بە ئەرەزوی خۆیان نییە و حاکم هەبووە لەناو ئەو محکمەیە خۆی داوای نەقدی کردووە و گواستراوەتەوە لەبەرەوەی بڕوای بەو قەزیانی ئاسایشەوە نییە بەنسبەت دەستگیرکراوان بەنسبەت موازەکردن و بینین ئەم برادران باسییان کرد کە کامەران و هەروەها کوردی بەڕێز مامۆستا بە دەربەرواریش کاک ئاری باسی کرد طبعا قانونيا بحقي خوانه مانجي دو جاران هر يقدر دجيكراوان دو جار كسكاريان ببينن او ببي قانون يعني او خير غنيه بسزادراو يا راجل كراو دجيكراو دكريتن او حق شرعي خويتي او حق شندنه كسادترين ما في خوانه اوي كامران باسي كرد فعلا تساوسر كردنوي كارمنداني اسايش تناو هولي دادقا او شتي زور زق واضحه ومن كامران خوي شاهد ولا جوري بوا یەکەم کەس بوومە داوام کردووە کە داوام لە سەرۆکی دادگا و ئەندامانی دەسەی دادگا کردیە کە دەبی ئاسایی بستنە دەرەوە ناکری ئاسایش خۆی خەسم بی خۆی حەکەم بێ چۆن دەبێ ئەوانە خۆیان تحقیقیان کردی و بەڵگەیان کۆ کردوێتەوە هێنا چونە لەناو قای ئاسایشیش بەرامبەر ڕاگیرا و سزادراوەکان ڕاوەستاون و چاوسورکردنەوە و مەجاریان نادەن بە ئازادی خۆیان قسان بکەن لەگەڵ ئەوەی کە ئەو ڕاگیراوانە جێ بۆ چاوسورکردنەوە شتانە نادەن ئینسانی ئەوەندە ئازا و چاونەترس و بوێرن بۆیە بەڵام لەگەڵ ئەوەش سەر ڕایەوەش قانونیان بەپێی هیچ مادەیەک و هیچ نەسەیەکی قانونی نییە کە نوێنەری ئاسایی دەژوورە لە هۆڵی دادگا بێت بەڵێ سەبارەت بۆی کە بەڕێز وتە تەشتاویەک بڵین دەستگیرکرا و ئەوانش کە سادراون هەمویان هەر خۆپیشاندانیان کردووە یاخۆت خەڵکی تێدا خۆپیشاندانیشی نەکردووە و بڵێن لەسەر چی دەستگیر کراوە بەڵێ سێ بەشی هەمووی لەسەر ئەوەی بوو کە
لە فەیسبوک شتێکیان نووسیان هاندانێکیان کوترێ بە خۆ پیشاندان کە ئەو کاتی موچە نەدەزا مەسەل لە بنمونە مامۆستا بەدەر بەرواری لەسەر تەنها وەرەقەیەکی ئەیفۆر ئەگەر نووسی بووی داوای موچێک کردیانی نازانم ئەو بڵندکردنەوەی وەرەقەیەکی ئەیفۆر لە بۆ وەرگرتنی موچە چ تاوانێکی تێدایە کە مامۆستا بەدەر لەگەر هاوڕێک ئەو هاوڕێیانەی ماوەی ساڵێک زیاترەوە لە زیندانن گرتنی مامۆستا بەدەر بەرواری بەڕاستی من تەوقعم دەکرێت هەرچی مامۆستای کوردستانە لە ڕۆژی دادگایکردنی مامۆستا بەدەر بێنە پێش دادگا دکتۆر عامر کە دێتە ناو زیندان دێت ئەو ڕۆژی کە دێن محاکمەی دەکەن کە دکتۆری جامیعەت چاوەڕوانی ئەومان دەکەن هەرچی مامۆستای جامیعی هەیە لە هەموو هەرێمی کوردستان بێنە بەردەم هۆڵی دادگا وەکو پشتیوانی یەکێتی مامۆستایان بەداخەوە تا ئەو دەقەش یعنی ئەمە وەکو ئەو هەڵوێستەیان لیان چاوەڕێمان دەکرد بەو شێوەی دەرنەچوو دەبایە بێن هەڵوێستی بە قووەتر و جدیتریان هەبێت لەسەر مامۆستا بەدەر بەرواری کە داوای مافی ئەوانیشی کرێت چونکە ئەوانیش بەخۆیان مامۆستان لۆیە بەداخەوە تەنها ئەوانەی کە دەبینن کە سوکاریان دێنێوێن دەرێ ئەوەش جێگای نیگەرانی ئێمە و هەموو کە سوکاریشانە ئەگەر ئێستاش کاگاری لە شاشەکانی تەلەڤیزیۆن باز ناکە بەڵام ئەمنە گلەیە باز دەکەم دەبوو زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان لە هەموو چوونی توێژەکان مەسەر مامۆستا مالا شیڤان سەعید کە 12 ساڵ مامۆستان بۆ لەسەر مینبەری مزگەوتەکان دەبایە لە ڕۆژی کە مامۆستا شیڤان سەعید حکم کرا دەبایە هەرچی مامۆستای ئاینی هەیە بێتە پێش محکەمە ڕابوەستێ وەکو پاڵپشتێک لە بۆ مامۆستا شیڤان مامۆستا شیڤان هەر هیچی نەکردووە 3 ساڵ بەر لەوەی ئەو گروپ چاتێک کە شێروانی هاوڕەکانی وەکو گروپی ڕۆژنامەنووسان ئاڵوگۆڕی زانیاریان کردووە مامۆستا شیڤان لەو گروپە هەنەماوە یعنی بەداخەوە خەڵکی کوردستانیش لەم بابەتە گلەییمان لێیان هەیە کەمتر خەمن دەبایە هەڵوێستی جدیتر و باشتریان هەبێ باشە بەس وەکو بڵێن کەیسەکان لە کۆتاییدا چی بەسەردێ ئەوانەی کە سادران هیچ لێبوردنێک نەبوو یاخود ئەوانەی کە ئێستا دادگایکردنەکان تاکەی هەر ئاوا دوا دەخرێ و پاساویشی هەیە پاساوەکە ئەوان پاساوی قانونی دەبینەوە ئەویش ئەوەیە کە مەسەرەن حاکمێکی احتیاط دێنن کە حاکمە ڕۆژی پێشتر مۆڵەت وەردەگرێ بە پێی قانون حاکمی احتیاطی دێتە شوێنی ئەو حاکمی احتیاط دێ تەمەشای دۆسیەک دەکە دۆسیەک بریتێ لە 500 لاپەڕە ئەویش ناحەقی نییە دەرەکا کەم لە دۆسیم نەخوێندێتەوە ئەم ئەو ڕۆبانجیان کردومەوەرە داواکان بیرە من 500 پەر چۆن دەتوانم بە 10 دقیقە پێش بێمە ناو دادگا و دۆسیە بخێنمە ئەویش حەقی خۆیەتی ناحەق نییە یعنی تەعزیرکردنەکان ڕاستە بە قانونی تەعزیر دەکەن بەڵام پێش ئەوەی کە تەعزیر بکرێ ئەوە بڕیاری حزبە دەبێت ئەو دادگایکردنی ئەوانە بخرێتە دوای ئینتخابات هەر دەبۆ زانیاری بەڕێستان 4 دە و 6 دەش بە هەمان شێوە ڕۆژی یەکداکردنەوەی کەیسەکانی ئەو ڕاگیراوانی ترە بە دڵنیایی ئەوانش دوا دەخرێت بۆ دوای دەیمانک لەبەرەوەی کەیسەکە سیاسیە باڵە بۆچی بڕیاری حیزبە بڵێن دواخستنیان لەبەرچی هەمووی بڵێ بە بڕیاری حزبە مەحاکم بەداخەوە هەمووی کەوتەتە ژێر تەسیراتی حزبی کە ئەمە ئەوە شتێکی قسەیەکی ناخۆشە دەیکەین و چکە ئەنجومەنی قەزا هاوە بە مڵکی خۆمان و مڵکی هەموو خەڵکی کوردستانی دەزانین بەڵام بەداخەوە هەمووی لە ژێر تەسیری حزبە تا ئەو دەقەش دانانی ڕئیس و هەیئاتەکان هەمووی بە محاسەسەیە لە بینی ئەو جوت حزبە لە بینی خۆیاندا بەشیان کردووە بەڵە سوپاس دەکەم کاک بەشدار دواتر کاتە بوو دەگرم وڵاتان کەک کامەران ئێوە کوڕێکراوەکەی خۆتان بڵین لەسەر کۆی دادگایەکە تێبینیتان هەیە هاوڕان لەگەڵ ئەوەی کە ئێوەش بە دادگایەکی سیاسی دەیبینن نەک بە پرۆسەیەکی قانونی کاک حەکیمەوەی کە ئێمە دەیبینین پرۆسەیەکی سیاسی دادگاییەکی سیاسی بەڕێوە دەچێت ئێمە بە هیچ شێوازێک مەرجەکانی دادگاییەکی قانونی تێدا نابینین بەوەی کە لە دادگایی شێروانی و ئەوان لە مانگی دوودا وەگەوەی کاک بەشدار ئاماژەی پێکرد ئەندامی ئاسایش هەبووە هێزی چەکدار هەبووە لە ژوورەوە بە کلاشنکۆفەوە وەستاوە چۆن کابرا دەتوانێت بەرگری لە خۆی بکە کە دەبینێ ئاسایش دواتر دەچێتەوە بۆ زیندان دەچێتەوە بەردەم هەمانەوە ئاسایشە چۆن دەتوانێت باز دیفاع لە خۆی بکە باز لە کێشەکەی خۆی بکە ئەوەی کێمە نیگەرانین ئەوەیە کە ئەوەی شکاتی کردو ئاسایشە ئەنجومەنی ئاسایشە ئەوەی دەستگیری کردو ئەنجومەنی ئاسایشە ئەوەی زیندانەکەی بۆ دروست کردو لە زیندانەکەی کردووە هەر ئەنجومەنی ئاسایشە ئەوەی لە ناو دادگاشدا ئامادە دەبێت و بەرامبەری دەوەستێ هەر ئەنجومەنی ئاسایشە من دەبێت ئاماژە بە یەکشت بکەم ئەو ڕۆژەی کە دادگایکردنەکەی شێروانی و ئەوان یەکلایی کراوە گودار زێباری ڕەتی کردەوە کە ڤۆیسێک لەوێدا لێدراوە سەڵتێک لێدراوە کە پەیوەندیەکی تەلەفۆنی گودارە لەگەڵ کەسێکی تردا گوایە
کە سەوتەکە لێدراوە لە ناو هۆڵی دادگادا گودار ڕەتی کردەوەتی ئەوە من نیم هەرچی ئاسایشە لە ناو هۆڵی دادگا دەستیان کرد بە پێکەنین بەبێ ئەوەی پێیان بگوترێ بوەستن ئێوە مافی ئەوەتان نییە کە پێ بکەنن بە دیفاعکردنی کەسێک لە خۆی ینی بڵێ ئەو کەسە مافی ئەوەی هەیە بەرگری لە خۆی بکات بۆ ئێمە پێمان وایە خواستێک هەیە لە سەری خواستی دادگاوە ئەوە باشکرا دەبینین هەر ئەوە پێمان دەڵێ کە ساڵ و شتێکە ئەوانە لە زینداندا هێڵدراونەتەوە و هەروەها پرۆسەی دادگایکردنیان ڕۆژ بە ڕۆژ هەرجارە و دوا دەخرێت ئەوە بخۆی پێمان دەڵێ خواستێکی سیاسی لە سەری خواستی دادگاوە هەیە ئێمە گومانمان هەیە خواستێکی گەورەتر لە سەری خواستی ئەو خواستە سیاسیشەوە هەیە لەوانەیە ئەوە لە ژەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانیش دانا بەڵێ لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو زیندانیانە بەشداریان کردووە لە خۆپێشاندانەکان دژ بە بنکە و بارەگاکانی تورکیا لە هەرێمی کوردستاندا ناڕزایەتیان دەربڕیوە بەرامبەر بە بۆردومانەکان لە هەرێمی کوردستاندا چالاکوانی گەورە بوون لە هەرێمی کوردستاندا بە ئاشکرا دژی بۆردومانەکان قسەیان کردووە بۆیە ئێمە گومانی گەورەمان هەیە لەو کەیسە بۆیە بۆ ڕەواندنەوەی هەموو ئەو گومانانە پێویستە دادگاییەکی ڕەوا دادگاییەکی ئاشکراەوە چیە ئاشکرا بڵێن چی بکرێت بۆ دادگای ڕەوا ئەوەیە لە لای ئێمە کە خانەوادەی ئەو زیندانیانە بتوان لە ناو دادگادا ئامادە ببن بیان بیبینن ینی دادگای ئاشکرا بۆ خانەوادەکانیان دەبێت لە دەرەوە چاوەڕێ بن ڕێگە بدرێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەمویان لە ژوورۆ ئامادە ببن لە بەرچاوی هەمویان بکرێ پارێزەرەکانیان بەر لە هەموو کەس پارێزەرەکانیان بتوان بیان بینن لێکۆڵینەوە لە پەڕاوەکانیان بکەن ئەکسسی هەر هەموو دۆکیومنتەکانیان هەبێ اینجا بتوان بەرگریان لێ بکەن دادگایی ڕەوا بەو شێوازەیە و هیچ چەکدارێک نەهێنرێتە ژوورەوە بۆ ناوهۆڵی دادگا بەڕاستی ئامادەی ئەنجومەنی ئاسایش لە ناوهۆڵی دادگادا بۆ خۆی ترسێکی گەورەیە تۆ چۆن دەتوانی ڕوبەر تۆ سکاڵایەکت بنمونە لەسەر من هەیە ئەگەر تۆ لە ناو دادگادا ئامادە ببی تۆ منیشت دەستگیر کرد بێ من چۆن دەتوانم دیفاع لە خۆم بکەم بەرامبەر بە تۆ کە دواتر من دێمەوە بەردەستی تۆ چۆن دڵنیایی دەدرێت لەوەی کە چیان لێ بەس لەسەر راستی نێودوڵەتی وەکو ڕێکخراوەکەی خۆتان ئێوە چیتان کردووە هیچ ئەو کارانەی کە کوتان کاریگەری دەبێت لە ڕاستیدا ئێمە لەگەڵ بەشێکی زۆری کۆنسوڵخانەکان دانیشتوین ڕێکخراوە نێودوڵەتیەکان بە بەرداوامی لەگەڵیان لە پەیوەندیداین لەگەڵ یەکێتی ئەوروپا لە پەیوەندیدان لەگەڵ UN ڕێد کرۆس فرۆنتلاین دیفێندەرز هیومان ڕایتس وۆچ ئەمنستی CPJ لەگەڵ هەر هەمویان لە پەیوەندیداین هەر هەمویان بەڕاستی ئەو کەیسە بۆ ئەوانش سوپرایز بوو کەیسێکی زۆر تووشی سەرسامی هاتن کە ئەو کەیسیان بینی یەکەمین جارە لە مێژووی هەرێمی کوردستان تەنانەت عێراقیش کۆنسوڵخانەی ئەمریکا و کۆنسوڵخانەی بەریتانیا و کۆنسوڵخانەی فەڕەنسا و کۆنسوڵخانەی ئەڵمانیا تۆمەتبار بکرێت بەوەی کە کۆمەڵێک چالاکوان سیخوڕیان بۆ دەکات بۆیە ئەوانیش تا ئێستا لەو دۆسیە تێناگەن پرسیاری گەوریان هەیە خەڵک گریشی هەیە لەوان دەڵێن لەبەرەوەی کە دوای ناوەکەیان کە لابرا و کۆنسوڵخانانە کە بە تیرۆریست و تێک دەرناسیێنراون ئێستا بێدەنگیان هەڵبژار فشارەکانیان نەما لەسەر دەسەڵاتداران بەڵێ ئێمەوە خۆمان گلەی گەورەمان لە کۆنسوڵخانەکان هەیە کە بە جدی پێویستە لە ناوهۆڵی دادگادا هەر هەمویان ئەندامیان هەبێ جگە لە کۆنسوڵخانەی ئەڵمانیا هیچ کۆنسوڵخانەیەکی تر ئامادە نابێت لە ناوهۆڵی دادگادا پێویستە ئەوانیش ئەندامیان هەبێ بە تایبەت لە کۆنسوڵخانانەی کە تۆمەتبار کراون بەڵام من شایەتی بۆ بەشێک لە کۆنسوڵخانەکان دەدەم کە ئەوەی کە ئێمە بیستومانەوە ئەوەی کە بێمە گوتراوەتەوە هەڵوێستی جدیان لەسەرەوە بابەتە هەیە بەڵام ئەوە بۆ ئێمە بەز نییە ئەگەر پێیان وایە ئەگە بڕوان بە ئازادی ڕادەربڕین هەیە بڕوان بە بانگەشەکانیان هەیە کە لە پێڕەوی حکوومەتەکەی خۆیان کە بنەمای سەرەکی بۆ دروستکردنی پەیوەندی دیپلۆماسی لەگە وڵاتەکانی تر ئازادی ڕادەربڕینە پێویستە لەو دۆخی هەرێمی کوردستان بکەم کاک ئاری سەبارەت بەوەی کە پێشتر باز لەوە دەکرێت کە ئێوەکو کە سوکاریان مان دەگرن هیچ بەرنامەیەکی لەو شێوە هەیە و ئێستاش کە کاگەیهان سعید بە نوێنراتیەوە لە بەغداد لەگەڵ نوێنەری کۆمەڵێک بڵین باڵێستخانەی وڵاتان و توێژی کردووە هیچ کاریگەریەکی دەبێت بە بۆچوونیەوە ئەستێ ناگەیشتم پرسیارەتەکە بەڵێ سەبارەت بەوەی کە پێشتر باز دەوەرکە کە ئێوە مان دەگرن ئایا بۆچی مانتە نەگرۆک و کە سوکارە پەیوەندی بەوەیە کە خەڵک و حیزب و نازانم پەرلەمان و ئەوانە پشتگیریان نەکردن دووش سەبارەت بەوەی کە نوێرەیەکتان نردووە بۆ بەغدا کاگەیهان لەگەڵ بڵین باوێستخانەکان و توێژی کردووە بە هیچ ئەنجامێک گەیشتون لەو بارەوە نەخێر حەڵۆنە کەمە تشت
گلی نبوینه که هم نگشنه چند جاما و سبارت مانگرتنا کس و کار زندانیاجی هم سرش دین یعنی روزان داعتی دا اگر هم ببینید چه گورانکاری کیس زندانیت مدانه هدکرن آنجی ماوه که به هاتیه دست نشان کردن بود دادگاه ببید نه دنیزی کردن و زندانیت ما هرد وی حالی دا بن و مانگرتن دا بردام بن چه بینوید دماجی کارودان خواه بن و کس و کار بس وک پارلمانتار یا وان خراوت هنیم از باورم اگر وان هاش مهبیتن اوجید پشتوانی ها مکن بس پرچرش آن چندی اموی نزانیم خوده حتی جی مدبر بکو دهیل برگه دادگاه حولی اما گرتنه که بکنی وکی کسی کارت وانا لی رژامه هند نبو که ام بمینین اگر چند پارلمانتار کاجی یعنی گوت ام جی دل پشتا هوا بین و دل گل هوا بین که این حتی کنگی جی ما گرتنه بکن ام حاضرین بالا کاک ئاری وەکو دواوتت بە کورتی بێ سوپاس دەکەم چی تەیە و پێی دوای ئەگەر خەڵک هەڵوێستی گلاکەرەوەی نەبێ لەبارەی ئەو بڵێن دەستگیرکراوانی بادیان بەیانی سەرەی خەڵکی تریش دێ بە کورتی بێ سوپاس دەکەم. من دو پیامت هستیم. پیامک با دستالات هرما کردستان اف کسان زندانی از تایبت باب خوشی بشم چجا بدجی دو زاگل کرد نبوینه چجا بدجی حکومت هرما کردستان نبوینه چجا باب من تحدا و آخفنه بشم آخفنه که زفر گود بیت آن آخفنه که دلشکن گود بیت حکومت نخیر نه هات و چو پیام ماوی و پیام وان زندانیان بارابتر او بویه کوبتن داخازا ماف خو کریه ماف خو اوجی بچی کری ماف کو موچه و پاشکرد بویه پیام آمنا دی یا دوی بو حولاتین هرما کردستان هیا گشتی تایبت پارزگاه دو که بلا پیچه که وجدان هواجی شول بکتن یعنی بلا پیچه که هواجی هلویستک هبیتن هرچه نبیته به پوستکی اگر بشم چه پوستا و نهایت نخیر نه قناعت بوم چه بگل گورانکاری پریکا وی فیسبوکی تادی نکردن سلک حکومت دا یعنی اما همیجی دیارن یعنی کاکی و چوانه هین بشم پریکا پوستکی یعنی پریکا دو پیوتین بی نخارت نوا اکانت خدا بار بکرده گورانکاری هبیتن چیکو اف کسی تنه کسی به گناهن اوان کسان چتشته و سانکریه کو یعنی چتشته و سانکریه ام سر خوب چه مینین ام سر خوب شرکین بر خلقکی نخیر نه سر مه بلنده الحمدلله اوان کسا اف کسی تبه گناهم تایبت کش باب خوجه را گالیده بجمه و تحدا و اگر تشتکی سر باب مهبانو که روژه اولی دادگاه و هاد با حکم کردن. سپاس دەکەم کاک بەشدار دواوتە دەگەر ماوێ بە کورتی سوپاس دەکەم کاتمان نەماوە. وڵە داوا لە کەسوکاری ڕاگیراوە و سزادراوانی بادینان دەکەم و لە تەواوی تیمی پارێزەرانیش لە جاران مکرتر بن و مسرتر بن و بەهێزتر بن ئەوەی کە دەسەڵات دەیکات تەنها هەدەفەکەی ئەوەیە ئێمە بێتاقەت بکە کەسوکاری ڕاگیرا و سزادراوان بێتاقەت بکە خەڵک هەموو بێزار بکە و خودی ڕاگیرا و سزادراوەکانیش بێزار بکە داوا دەکەین ئینشاڵڵا لە جاران وریان بەهێزتر بێ و ئێمە بەو دواخستن و مماتەڵەکردنی دادگایکردانە ئێمە قەت بێتاقەت نابین و داوا دەکەین خەڵکی بادینان بە تێگەڕا ئەوانیش هەڕوێستی باشتریان هەیە بۆ خەڵکی هەولێر و هەموو شارەکانی تریش لەبەر ئەوەی مامۆستا بەدەربەرواری و هەموو هاوڕێکانی لەسەر مافێکی شخصی خۆیان نەبووینە کە گیراون لەسەر مافی گشتی هاتوونەتە دەنگ لێ ئێستا ڕاگیراون و مماتەڵە بە محاکەمەکردنەکانیان دەکرێتن. باڵ بانی خولەکیش بۆ بەڕێزتە بەگەشتێکەوەی بۆ خەڵک بە کورتی سپاس. دوو داواکاری سەرەکیمان هەیە ئێمە یەکێکیان ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان پێویستم کەیسەوە کەیسی گشتی ببینێ هەڵوێستی جدیان هەبێ داواکاری دووەمیش لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیە پێویستە هەڵوێستی جدیتریان هەبێت و بەجدیتر بێنە سەر. زۆر سپاس بۆ هەرسێ لاتان سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.